سەرم بابەتاکەین لەگەڵ بەڕێسەر خەڵغەفار ئەندامی لیژنەی 37مین ساڵی یادی کیمیا بارانکردنی هەڵەبجە کە جەنابێ ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوانی پرسی ڕۆژن کاک سەرخێڵ سڵاوت لێبێ سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت دەمەوێت لە دروشمی هەڵەبجەیەکانەوە دەست پێ بکەین بۆ ئەمڕۆ یاخود بۆ ئەم ساڵ کە دەوترێت خواستەکانی هەڵەبجە ئاوەدانی و تەبای و دادپەروەری دەمێ بزانم سەرەتا بۆچی ئەم دروشمەتان ئەم ساڵ هەڵبژاردووە غەری بۆ شێروانی خۆمان جەسار شەهیدی کیمیابارانی هەڵەبجە و تاوی شەهیدانی کوردستان نەوی ئەەکەین ئەمڕۆ 37 ساڵ تێپەڕێ بەسەر کۆچی دوایی ئەو شەهیدانەی کەوا ئەو ئازادی و ئەو حکومڕانەی ئێستای ئێمە لەسایە ئەژین بەرهەمی خوێن و ڕەنجی شەهیدانە من ئەمەوێت بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە سپاسی کەناڵی ئاسمانی کورسات بکەین بە ناوی لیژنەی باڵای فیستیڤالەوە چونکە بەڕاستی کەناڵی ئاسمانی کورسات ئەمڕۆ ئەرکی گواستنەوە پەخشکردنی تەواوی مەراسیمەکەی لە ئەستۆ کرد بۆیە بە ناوی لیژنەی باڵای فیستیڤالەوە سپاس و دەستخۆشی ئاراستی بەڕێوەبەر و سەرجەم کارمەندانی کەناڵی ئاسمانی کورسات دەکەین بەڕاستی توانیان مەراسیمێکی زۆر جوان بگوازنەوە پەخشی بکەن و فریکۆنسی بدەنە تەواوی کەناڵە ئاسمانەکان دەستخۆشیان لێ ئەەکەین سپاس بۆ کەناڵی کورسات دەستان خۆش بێ و هەربمێنن دیارە بە خۆتان نەزانن ئەم ساڵ ئێمە بە دروشمی تەبای و ئاوەدانی و دادپەروەری یادی 37مین ساڵ یادی کیمیابارانی هەڵەبجەمان کردەوە تەبای و پێکەوە ژیان داوامان کرد لە ئێستاە لەم قۆناغی میلەتەکەمان کەوا قۆناغێکی هەستیارە پێاتی ئەپەڕین چ لە ڕۆژاوە چ لە باشوور پێویستمان بە تەبای و پێکەوە کارکردن هەیە بەڕاستی قۆناغێکی سەختی سیاسیە ئەبێ خوێندنەوەی بردی بۆ بکرێت پێویستمان بەوە هەیە دەست لە ناو دەستبین بۆ ئەوی ڕوبەڕووی ئەو قەیرانە سیاسیە ببینەوە کە ڕوبەڕووی میلەتەکەمان ئەبێتەوە بۆیە داوای تەبای و پێکەوە ژیانمان کرد داوای ئەومان کرد بە هەمومان پێکەوە کار بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تۆژمە سیاسە بینەوەکەوە ڕوبەڕووی میلەتەکەمان ئەبێتەوە چ لە باکوور چ لە باشوور چ لە ڕۆژ ئاوا بۆیە داوای پێکەوەیمان کرد و داوای ئاوەدانیمان کردووە بۆ شاری هەڵەبجەوە بە تەواوی کوردستان بە تایبەت شاری هەڵەبجە بە خۆتان نەزانن لە تاوانی کیمیابارانی هەڵەبجەیە تەواوی موئەسسەکان تەواوی خانە و بینا و باڵەخانەکان لەگەڵ زەویە تەختگران بەداخەوە شاری هەڵەبجە ئەتوانم بەڵام تێچووی دوو شاری تێچووە تاوەکو ئەوەی کە ئێستا هەستاوەتە سەر پێ بەڵام هێشتا پێویستی بە ئاوردانەوەی زیاتر هەیە پێویستی بە خزمەتکردنی زیاتر هەیە بۆیە لێرەوە هەم وەک ئەندامی لیژنەی باڵای مەراسیم وەک بنەماڵە شەهیدێک داوا لە تەواوی لایەنە پەیوەندیدارەکانەکەین هەر وەزارەتێک هەر دەستە و گروپێک پلان و بەرنامەی تایبەتی هەبێت بە ئەوەی ئەم پارێزگانوێ هەڵبچێتە سەر پێ بەڕاستی بەسپاسەوە بە جوهد و کۆشی تەواوی لایەنەکان هەڵەبجە کرایە پارێزگا ئەوەی زەرورە لە ئێستا بکرێت ئاوەدانکردنەوەی زیاتری هەڵەبجەیە بۆ ئەوەی ئەم پارێزگای بکەوێتە سەر پێ بۆیە داوا لە تەواوی لایەنە سیاسەکانەکەین بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ئاوڕی زیاتر لە شاری هەڵەبجە بدەینەوە بتوانین زیاتر هەڵەبجە ئاوەدان بکرێتەوە دادپەروەری بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان داواکەین کاک سەرخێڵ ئێمە وەکو کورسات و کورسانیز ئەرکی خۆمانە خزمەتی هەڵەبجە بکەین هەڵەبجەی شەهید کە ئەوەی کە هەڵەبجە قوربانی داوە ڕەنگە نەتوانرێت وەکو پێویست قەرەبووی بکرێتەوانێ کاک سەرخێڵ ئێمە ماوەیەکی زۆرە سەرقاڵی ئامادەکاریەکی باشن بۆی کە بتوانن ئەم ساڵ 37مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە بە شێوازێکی زۆر باش و جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بکرێت دەمێ باسی ئامادەکاریەکانمان بۆ بزانین کە ئەو ئامادەکاریانی کە کردوتانە چۆن لەم ڕۆژانەدا ڕەنگی داوەتەوانێ و پێم وابێ ماوەی یەک ڕۆژیش نییە کاک سەرخێڵ ماوەی چەند ڕۆژێک ئێوە بەردەوام دەمن لە کار و چالاکیەکانتان باسی ئامادەکاریەکانمان بۆ بکەوە لە دواتریشدا دەمێ باسی ئەومان بکەوە بزانین بۆچی زیاتر لە ڕۆژێک ئێوە بەردەوام دەبن لە کار و چالاکیەکانتان بەسپاسەوە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و تەواوی چین و توێژەکانی پارێزگای هەڵەبجە لە هەورامان هەڵەبجە شار و زور هەموو چین و توێژەکان بەپەرۆشەوە بوون بۆ ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە جیاواز لە ساڵەکانیکە کە یادێکی خۆڕسکانە بوو بەڕاستی هونەرمەندان ڕۆشنبیران خۆڕسکانە هاتنە پێشەوە کار و چالاکیان تەقدیم کرد ئەمەش ویستمان کۆمەڵە چالاکی نەوعی هەڵبژێرین و
لە سێ ڕۆژی ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە بەشداریان پێ بکەین. ئەم ساڵ وەک لە سەر ستەیج بینیتان و کەناڵی ئاسمانی کورسات گواسیەوە بۆ تەواوی کوردستانیان بەڕاستی مەراسیمێکی زۆر باش بەڕێوەچوو پاش نیۆڕۆ لە زانکۆی هەڵەبجە پانێڵێک بەڕێوەچێت لەسەر جینۆسایدی هەڵەبجە لە 37 ساڵیادیدا کە کۆمەڵێک پرۆفیسۆرن لەو بارەیە دەردەشی ئەو تاوانەکەن دەردەشی ئەو جینۆسایدەکەن کەوا لە 37 ساڵیادی جینۆسایدی هەڵەبجەیە چ گەورە تاوانێک بەرامبەر بە هەڵەبجە و بەرامبەر بە کوردان ئەنجام دراوە. لە با بڵێن بەرنامەکانی شەو لە شەوی 16 لەسەر حەڤە چەند چالاکیەک ئەنجام بدرێت لەوانە ناساندنی دوو کتێبە بەڕاستی ئەم دوو کتێبە تایبەتن یەکێکیان سینەما و جینۆسایدە کە بەڕاستی ئێمە زۆر زەرورە کار لەسەر سینەما بکەین. ئەمڕۆ یەکێک لە فاکتەرەکانی دەنگی میلەتانی ژێردەستە سینەمایە بۆیە زۆر زەرورە بە هەمومانەوە کار لەسەر سینەما بکەین. بەسپاسەوە یەکێک لە ئەو کتێبانێک ئەم شەو پەخشەکرێت کتێبی سینەما و جینۆسایدێک لە نووسینی مامۆستا کەریمە غەفورە و کتێبێکی کە زانایەکی ئاینی یەکەمین جارە کتێبێک لەو بوارە لە فقی ئیسلامیان نووسرێت تاوانی کیمیابارانی هەڵەبجە لە فقی ئیسلامدا ئێمە دەستخۆشی لە مامۆستا کەمال گوڵپیەکەین. بەڕاستی کتێبێکی ناوازەیە من هەردوو کتێبەکەم خوێندەتەوە و دوو کتێبی زۆر باشن بۆ بواری جینۆساید بەڕاستی حەقەکاریان لەسەر بکرێت. سەر لە بەیانی ڕۆژی حەڤەیمان کۆمەڵە چالاکی کە لە فیلم و لە با بڵێن کۆمەڵە سرود لەلایەن مناڵانەوە لەلایەن کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەوە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجەوە لەلایەن گروپی مۆسیقای بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەوە بەڕێوە ئەچێت. ئەمانە کۆمەڵە فعالیاتن لەلایەن دامەزراوەکانی حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە کۆمەڵە چالەکی ئەنجام بدرێت تاوەکو با بڵێن لە ئێوارەی هەژدەی سێ کۆتایی بە مەراسیمەکە هێنین. باشە کاک سەرخەڵ بۆ ئەم ساڵ کێ ئامادەی مەراسیمەکە بێت وەکو کەسانی ئاسایی یاخود کوردان لە پارچەکانی دیکەی کوردستانەوە چکە بەیانی کاتێک قسان کرد بۆ کورسانیوز لە مەراسیمەکەی ئەمبانیەدا کەسانی کتدا بوون کە کوردی پارچەکانی دیکە بوون کوردی باشوور نەبوون و بەرپرسە باڵاکان کێ ئەمڕۆ بەشداری لە مەراسیمەکاندا کردووە. وەڵا جارێکە ئەمەوێت دەستخۆشی لە تەواوی کورسانیان بکەم. بەڕاستی کوردان لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات تەنانە لە باکوور ئەمانە حزوریان هەبووە ئامادەی مەراسیم یادی کیمیابارانی هەڵەبجە بوون. ئەمە سەرڕای ئەوەی نێردەی وڵاتان لە قونسڵیە و سەفارەتەکان ئامادەی ئەو مەراسیمە بوون. ئێمە دەستخۆشییان لەکەین لە تاوای شار و چارەچکەکانی کوردستانەوە ئەگەر دڵنیام هەموو کوردان بینیوانەوە گوازراوەتەوە لە ڕێی کەناڵە جوانەکەی کورساتەوە بەڵێ بە تاوای با بڵێن بەشێکی زۆر لە شار و شارەچەکان بە نوێنەرایەتی هاتوونەتە هەڵەبجە و بەشداریان کردووە. من جارێکە لێرەوە بە ناوی لیژنەی باڵای فیستیڤاڵەوە ئەمەوێت سوپاسی تەواوی بەشداربووان بکەم، سوپاسی تەواوی شار و چارەچەکان بکەم، سوپاسی هەموو کوردان بکەم لە ڕۆژئاڵات ڕۆژئاوا لە باکوور کە ئامادەیان هەبوو و هاتنە هەڵەبجە و بەشداری ئەو ماتیمەیان لەگەڵ ئێمەیان کرد. کاک سەرخەڵ بۆیە ویستم بزانم کێ ئامادە بۆ چکە هەڵەبجەکان بە هەمیشەی گلەی ئەواکەن و دڵنیام تۆش خۆدە و گلێت بێگەیشتوەتەوانێت دەوترێ بەرپرسە باڵاکان دێنە هەڵەبجە لە 16 سێدا پەیامیان هەیە بەڵێنمان پێدەن بەڵام لە دواتردا بەڵێنەکان وەکو خۆیان جێبەجێ ناکرن. بۆیە ویستم بزانم ئەم ساڵ پەیامێکی تایبەتە بووە سەبارەت بە هەڵەبجە و بۆ 16 سێ کاتێک کەسی یاخود کەسێک هاتبێتە ئەو یاخود مەبەستم حتمما لە سەرکردە باڵاکانی هەرێمی کوردستانە. وەک بەرپرسی باڵا ئەوەندەی کە من ئاگادار بم حزوریان نەبووە، تەنها پەیامیان هەبووە، بەڵام نوێنەرایەتی تەواوی لایەنەکان حزوریان هەبووە، بەڵام جەماوەرێکی زۆر حزوریان هەبووە. بەداخەوە ئەبوو هەمومان ئەمڕۆ لە هەڵەبجە بووینایە بە سوپاسەوە جەماوەرێکی زۆر وەک ئاماژەم پێکرد لە باکوورەوە بۆ ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ئامادەیان هەبووە
و مەراسیمەکە باش بەڕێوە چووە. زۆر باشە کاک سەرخەڵ ئەم ڕۆژانە ئەوەی بەر لە 16 سێ ئەوەی کە زۆر گرنگ بوو لە هەینی ڕابردووەوانێ کە وەفتێکی هەڵەبجە چۆ بەغداد بووی کە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە بخات بەلایەکدا خۆت هیچ ناسەرەداوێکیان دەست بکەوێت ئەوش بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە یەکێکە لە بابەتە گرنگەکان دەمێ بزانم ئەم بابەتە بەکوێ گەیشتووە بۆ ئەمڕۆ کە 16 سێ بوو و هەوڵدراکە بۆ نمونە مژدەیەکی خۆر لە 16 سێدا بدرێت بە هەڵەبجەیەکان و کە هەڵەبجە وەکو 19 پارێزگای عراق بناسێنرێت و بەڵام کە نەکراوە دەمێ بزانم ئێوە هەڵەبجەکان چۆن سەیری ئەم بابەتاکەن بۆ خۆتەزانی ئێستا لە عراق و لە پەرلەمانی عراقا کێشمێکی سیاسی زۆر لە ئارا هەیە گەشتی ئەمە زەڕور پەرلەمانتارێکی بەڕێز لە بوارەیە وەڵام باتەوە ئەوەندەی کە ئێمە لەناو با بڵێن دۆخەکەیان براشعەکان ئەوانیش با بڵێن داواکاری خۆیان هەیە براسوونەکان داواکاری خۆیانیان هەیە هەریەکە بەخۆی تەڵەبیاتی خۆی هەیە بەڵام خۆشبەختانە لە ئێستای هەمووی پاشەکشەیە کردووە لە بەرامبەر داواکاری هەڵەبجەیەکان بۆ بوون بە پارێزگا ئێمە ئەو بەڵێنانێک کە پێمان دراوە تەواوی فراکسیۆنە کوردستانیەکان بەسپاسەوە هەمووی هاودەنگن هەمووی کۆکن پێکەوە وەکو لۆبیە کارەکەن لەسەر ئەوەی کە هەڵەبجە بە تەواوەتی بکرێتە پارێزگا ئێستا پێم وایە گرفتێکی وەها نەماوەتەوە تەنها ئەوەی ماوە خوێندنەوەی بۆ بکرێت و بخرێتە دەنگدانەوە ئەوە دڵنیانی شەڵام جارە بەبێ گرفت تێ ئەپەڕێت. زۆر باشە کاک سەرخەڵ بابەتی منداڵەون بۆکانی هەڵەبجە کە ئێمە زانین ژمارێکی زۆر لە منداڵانی ون بووی هەڵەبجە هەیە کە لە کارە ساتەکەدا خێزانەکانیان یا لە دەستاوە ون بوون لە ئێستادا چارنووسیان نادیارە ئەم بابەتە بەکوێ گەیشتووە لایەنە پەیوەندیدارەکان حکوومەتی هەرێمی کوردستان چەندێک لەسەر هێڵە بۆی کە بتوانرێ ئەو منداڵانە بدۆزرێتەوانێ بەداخەوە بابەتی مناڵەوەندبووەکانی هەڵەبجە بابەتێک زامێکی ساڕێژ نەبووە بەردەوام ئەو برینە لە یادەکانی هەڵەبجە ئەکولێتەوە هەنی ئەم تاوکو ئێستاش خانەوادەکانیان چاوەڕێی گەڕانەوەی مناڵەکانیانن بێنە پێچای خۆت چەندها خێزانمان هەیە تاوکو ئێستا چاڕوانی گەڕانەوەی مناڵەکانیان ئەەکەن سۆراغیان ئەەکەن تاوکو ئێستا ئەم بابەتە یەکلا نەکراوەتەوە بۆیە ئێمە چەندین جار وەکو شاندی فەرمی داوامان لە حکوومەتی ئێران کردووە داوامان لە جمهوری ئیسلامی ئێران کردووە ئەو مناڵانێکەوە ڕۆشتونەتە ئێرانەوە بەداخەوە بەشێکی زۆر لەو مناڵانە لە نێو هەتیوخانەکانە یاخود ون بوون یا لەلایەن کۆمەڵە خێزانەوە گیراونەتە خۆیان وەریان گرتوون بۆ ئەوی پەروەردەیان بکەن بەشێک لەوانە گەڕاونەتەوە بەشێک لەوانە تاوکو ئێستا نەگەڕاونەتەوە گەرچی تەنسیق و هەماهەنگی هەیە لە گەڕانەوەی ئەو مناڵانەیە بەڵام بەداخەوەک ئاماشەم پێکرد ئەمە برینێکەوە بەردەوام ئەکولێتەوە تاوکو ئێستا نەتوانراوە تەواوی ئەو مناڵانە بگەڕێنەوەی تر نازانین چارەنووسی ئەم مناڵانە ئایا ئەمانە شەهید بوون یاخود ون بوون چونکە بەشێکی زۆریان ئێمە دڵنیاین لەوەی کە داغڵی وڵاتی ئێران بوون و لە نێو نەخۆشخانەکانی ئێران ون بوون لە نێو با بڵێن هەتیوخانەکانی ئێران ون بوون چکە بیرمان نەچێ کاتی ئێمە داغڵی وڵاتی ئێران بووین هەمومان بەرکەوتێ چەکی کیمیایی بووین ژن و مناڵ و گەوریان هەمووی لە یەکجیا ئەکردەوە بە تایبەت مناڵان دواتر ئەم مناڵانە دایک و باوکیان زەحمەت بوو کە بگەنەوە بە دایک و باوکیان وەریان بگرنەوە گواستنەوەیان پێکرا لە نەخۆشخانەیە بۆ نەخۆشخانەی کە بەم شێوازە ئەو مناڵانە ون بوون نازانی ئەو مناڵانە ئایا لە ژیان هەماون یاخود ئێستا لەلایەن دەوڵەتی ئیسلامی ئێرانەوە پەروەردە ئەکرێن لە نێو هەتیوخانەکانە ئەگەر ئەوەش بێ خۆ ئێستا ئەوانە گەورە بوون و ئەگەر تەمەنیان 1 ساڵ بوو بێت ئێستاوە تەمەنیان 38 ساڵە یاخود ئەوانە لە ژیانان نەماون بەڕاستی ئەمە برینێکە و بەردەوام زامی هەڵەبجەیەکانە کولێنێتەوە کاک سەرخێڵ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی جدیدراوە بۆی کە چارنووسی ئەو منداڵانە یەکلایی بکرێتەوە بدۆزرێتەوە ئێوەکو خۆتانەوەکو هەڵەبجەیەکان لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕازین بۆ ئەم بابەتە ئێمە چەندیر دارشاند و با بڵێن لیژان دروست کراوە بۆ بەدواتچوون بۆ کەیسی مناڵانی ون بوو تەنانەت تا ئاستی پەرلەمانی ئێرانیش تا ئاستی پەرلەمانی عراق ئەم کەیسە بەدواتچوونی بۆ کراوە بەڵام بەدواتچوونەکان ڕازگۆی بین بە پێی پێویست نین هەنگاوی وەندراوە بەڵام بە پێی پێویستین بۆیە لێرەوە داواکەین لایەنە پەیوەندیدارەکان
هەنگاوی جدیتر بنێن بۆ ئەوەی ئەو مناڵانە بە کەسوکاریان شاد بنەوە زۆر زەرورە لە ڕێی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی بەڕاستیەوە ئەرکی حکوومەتی عراقیە بەتایبەت کە ئەم ئەرکە بگرێتە ئەستۆ چارەنووسی ئەو مناڵانەیەک لای بکاتەوە برینارانی هەڵەبجە کە ئێستا بەشێکیان لە دۆخی خراپان زەرورە حکوومەتی عراقی بەتایبەت بێتە سەرخەت و چارەسەری ئەو گرفتانە وەکو پێویست مامەڵەی لەگەڵم دۆخە نەکردو کاک سەرخەل حکوومەتی عراقی حکوومەتی عراقی وەک پێویست مامەڵەی لەگەڵ ئەو دۆخە نەکردووە و تەنانەت قەرەبووی هەڵەبجە بە پێویست نەکراوەتەوە و برینارانی شەکی کیمیایی تاوکو ئێستا لە دۆخی خراپە ئاژین حتمما لە دواتر بەداخەوە بە حکوومەتی عراقی لەسەر خەڵک بووە باش حتمما لە دواتردا باس لە بەرکەوتوانی چەکی کیمیاوی بریندارانەکەین بەڵام ئەمێ بزانم ئێمە نوێنەرمان هەیە لە حکوومەتی عراقی گرفتەکە لەکوێدایە کە حکوومەتی عراق وەکو پێویست بە شێوازێکی جدی ناتۆتە سەرخەت بۆ دیاریکردنی چارەنووسی ئەو منداڵە ونبوانی کە تا ئێستا چارەنووسیان نادیارە وەکو خۆت باسیەکەی ئەگەر بۆ نمونە تەمەنیش 1 ساڵ بوو بێ منداڵە ئێستا بە نزیکەی 38 ساڵ تەمەنیەتی دەکرێت بە دوای چارەنووسی خۆی دابکەڕێ کێشەکە لەکوێدایە نوێنەرەکانی خۆمان وەکو پێویست هەوڵیان نەداوە یاخود ئەوەی کە حکوومەتی عراقی وەکو پێویست ناوێت لەسەر ئەم بابەتە هەوڵی جدی بدا چکە ئێمە نوێنەرمان هەیە نوێنەری کوردمان هەیە لە بەغدا بەڵێ بۆ خۆتە زانی ئەم بابەتە بابەتێکی نێودەوڵەتیە و سنووری نێوان دوو وڵاتە ینی ئەمان لە ناوخۆی وڵاتانی و لە مابینی دوو شارە نییە تۆ بتوانیت لە مابینی دوو پارێزگایەوە کێشەکان چارەسەرکەیت و حکوومەتی هەرێمی کوردستان تەداخولکە ئەم کێشەیەکی نێودەوڵەتیەوەتە دەوڵەتی ئێران و عێراق پێویستە حکوومەتی عراقی لە ڕێی وەزارەتی خارجیەوە لە ڕێی پەرلەمانی عراقەوە داوا لە پەرلەمانی ئێران بکاتەوە لە ڕێی وەزارەتی خارجیەوە بتوانن ئەم کەیسە یەکلایی بکەنەوە و بە جدی بێنە سەرخەت لیژانی تایبەتی بۆ دروست بکرێت تەنانەت ئەو تێستانەی کە ئەکرێت ئەو سامپڵانەی کە وەرئەگرێت با بڵێن لەلایەن مختبەراتی نێودەوڵەتیەوە بێت بۆ ئەوەی ئەو سامپڵانە ڕازگویانە یەکلایی بکرێنەوە چونکە بەشێک لەو گرفتانێکە هەبوو لە ڕابردووە بێت چارەسەر بکرێن لە یەکلاییکردنەوەی ئەو سامپڵانەیە باش کاک سەرخەڵ ئەمە دۆخی منداڵەون بۆکان کە وەکو پێویست هەوڵی بۆ نەدراوە بەڵام ئەی بەرکەوتوانی چەکی کیمیایی چی ئەوانی کە بریندارن ئەوانی کە کەمەندان بوونەوەی کە بیناییان لەدەستاوە ئەوانی کە وەکو مرۆڤێکی ئاسایی ناتوانن مامەڵ لەگەڵ ژیاندا بکەن ئەوان دۆخیان چۆنە لە هەڵەبجە وەکو پێویست کاراسانی بۆ ژیانیان کراوە وەڵام من ئەوە ئەڵێم بەداخەوە نەک لە هەڵەبجە لە هەر جێگایەک هەر میلەتێک ڕێز و حورمەتی ئەو کەسانە نەگرێت کە قوربانیان لە پێناوی میلەتەکانە بەخشیوە ڕێزی سەرکردەکانیان نەگرن ڕێزی ئەو کەسانە نەگرن کە خەبات و شۆڕژیان بۆ میلەتەکان کردو بەڕاستی چارەنووسی ئەو میلەتانە باش نابێت و ئێستا بە خۆمان ئەزانین لە شاری هەڵەبجەیە کۆمەڵێکی زۆر بەرکەوتەی چەکی کیمیاوی هەیە بۆیە زەرورە وەک ئاماژەم پێکرد نەک حکوومەتی هەرێم حکوومەتی عراقیش بێتە سەرخەت لە چارەسەرکردنی ئەو برینارانەیە چونکە ئەوانە بیرمان نەچێت تەنها بەجەستە برینار نین بە ڕۆحیش برینارن ینی ڕۆحیشیان بریندارە دڵنیا بەلەوە بەشێکی زۆری برینارەکان تەنها جەستەی برینارین ڕۆحیان برینارە کاتێ ئێمە ئەڕۆین لەگەڵیانە گفتوگۆ ئەەکەین با دەروونزانێ بێت گفتوگویان لەگەڵا بکات ئەوەندەی باسی لایەنە دەرونیەکەیانەکەن ئەوەندە باسی لایەنە جەسەدەکەیان ناکەن بۆیە زۆر زەرورە بەڕاستی بەڵبندێک یاخود سنتەرێکی بەڵێ دەرونیشە بێت لەو بوارەیە بەڵێ کاک سەرخەڵ دڵنیام لە نزیکەوە ئێوە قسەتان کردووە لەگەڵ ئەو کەسانی کە بەرکەوتێک چەکی کیمیایی باسی چیەکەن تۆڵی بۆ نمونە دۆخی دەرۆنیان باش نییە کاتێک ئەوانە دوێنن ئەوان کێشەکانیان چیە باسی چیەکەن داواکاریان چییە ئەنوێ چیان بۆ بکرێت ئەسانی کاتێکە تۆ قوربانی ئەبیتە قوربانی لە پێناوی میلەتەکەتە لە پێناوی کوردبوون تا کەس و کارت لە دەستەدەی خۆت ئەبیتە بریناری چەکی کیمیاوی و لە ئێستاە دام و دەستگای خۆتت هەیە حکومڕانی خۆتت هەیە بۆیە چاوەڕوانی جۆرێک لە پاداشتی چاوەڕوانی جۆرێک لەوەی کە بێن بەدەمتەوە بێن هیچ نابرینەکانت بۆ ساڕێژ بکەن هیچ فرمێسکەکانت بۆ بسڕن هیچ لەگەڵ تا بەشداری مەراسیمەکەت بکەن
بەداخەوە وەک پێویست نەبووە بۆیە زەرورە هەمومان هاوکار بین لە سڕێنی فرمێسکی دایکانی شەهیدا هەمومان هاوکار بین لە ساڕەشکردنی برینی برێنارەکانی چەکی کیمیاویە زەرورە هەمومان ئەوانە بلاوێنینەوە زەرورە هەمومان کار بۆ برنە پێشی ئەم کەیسە بکەین لە دادگای نێودەوڵەتیە ئێمە ئێستا کەیسەکە تا ڕادێک لە ناوخۆی عراقا کەیسی کیمیابارانی هەڵەبجە جینۆسایدی هەڵەبجە قەتیس ماوە زۆر پێویستە ئێمە وە بەرهێنانێکی سیاسی لە کەیسی کیمیابارانی هەڵەبجە و جینۆسایدی کووردا بکەین تاوەکو ئێستا ئەمە نەکراوە ئێمە نووسراوی فەرمیمان لایە لە بردومانی کیمیابارانی هەڵەبجە لە هەشتا جەنابی مام جەلال لەو کاتەیە بە شێوەی فەرمی نووسرا و ئاراستەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەکات و داوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤەکات کە شارێک کیمیاباران کراوە بە ناوی هەڵەبجەوە 5,000 کەس شەهید بوون و زیاتر لە 10,000 کەس برینار بوون داوا لە تاوای ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و کۆمەلگای نێودەوڵەتیەکە ئەو تاوانە بە جینۆساید بنێچەنن ئێستا ئەو نووسراوانەی جەنابی مام جەلال لە نێو مۆنومێنتی هەڵەبجە پارێزاوە بۆیە زەرورە هەمومان دەست لە ناو دەست کار بکەین بۆ ئەوەی ئەم کەیسانە بەرینە مەحفەلی نێودەوڵەتی و کاریان لەسەر بکەین بۆ ئەوەی قەتیس نەمێنن لە ناوخۆی وڵاتە حتممە لە دواتر باس لە بە جینۆساید ناساندنی ئەو ڕوودا و مێژوویە گەورەی ئاکەین بەڵام دەمێ باس لەو نەخۆشخانەی بکەن کە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەڵەبجە هەیە دەکرێت دەتوانرێت وەکو پێویست خزمەتی بەرکەوتوانی چەکی کیمیایی بکات لەو پارێزگا ئەو بەڕاستی هەرچەند ئەوە ئیخساسی ئێمە نییە بەڵام وەکو هاوڵاتی هەڵەبجە دڵنیام کەم تا زۆر وەک هاوڵاتێکی هەڵەبجە وەک بنەماڵەیەکی هەڵەبجە وەکەوەی کە ئاگادارین لە ڕابردووە نەخۆشخانەکە نەخرابوویە سەر پێ بەڵام من لێرەوە جارێکەمەیە دەستخۆشی لە کاک دکتۆر ئازاد بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە و تەواوی ستافی بەڕێزیان بکەم لە نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە تا ڕادەیە توانیویانە ئێستا ئەو نەخۆشخانەیە لە خزمەتی برینارانی چەکی کیمیاویە بێت بەڵام هەندێک نەشتەرگەری هەیە هەندێک چارەسەری با بڵێن ئەو نەخۆشانە هەیە لە ناوخۆی وڵاتە چارەسەر ناکرێت باشە بۆ ئەمانە چی کراوە کاکسەر خێڵ ئەوەی کە لێرە چارەسەرەکرێت ستافی بەڕێز لە نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە چارەسەری بەرکەوتوانەکات و ئێستا پێم وایە بەشی دەرونیشیان کردوێتەوە و ئەو کەسانێک کە پێویستیان بە چارەسەر هەیە ڕاستەوخۆ لێرە لە نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە نەک تەنها برینارانی چەکی هەڵەبجە لە هەڵەبجەیە لە کوردستانە تەواوی ئەو کەسانەی بەرکەوتەی چەکی کیمیاوین دێن لە هەڵەبجە لە نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە چارەسەریان بۆ بکرێت و چارەسەر وەرەگرن بەڕاستی جێگای خۆیەتی دەستخۆشی لە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە بکەین کاری باشیان کردووە خەریکە نەخۆشخانەکە ئەکەوێتە سەر پێ گەرچی ئەمە پێویستی بە پسپۆری تایبەتمەند هەیە لە بوارایە زیاتر بۆ ئەوەی پزیشکی بەڕێز لەو بوارایە تایبەتمەند بهێنرێتەوە ڕاهێنانی پێ بکرێت لە چارەسەرکردنی ئەو برینارانەیە وەک ئاماژەشم پێکرد بەشێک لە برینارەکان چارەسەریان لە ناوخۆی وڵاتدان نیە نمونەی ئەمانە مامۆستا کامیل عەبدولقادرە کە تەواوی سیەکانی لەدەستدا فەرموو بەردەوام بە ببوورە نمونەی ئەو برینارانە وەک ئاماژەم پێکرد مامۆستا کامیل عەبدولقادرە تەواوی سیەکانی لەدەستدا بوو گەرچی لێرە لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی زۆر درا بەڵام لەبەر ئەوەی تەواوی سیەکانی لەدەستدا بوو گوازرای بە وڵاتی ئەڵمانیا و ئێستا سیەکانیان بۆ گۆڕیوە ئەم نەشتەرگەریە لای خۆمان ناکرێت پێویستی بە تێچووی زۆر هەیە و پێویستی بە پسپۆری تایبەتمەند هەیە بۆیە بەشێکی زۆری لەم نەشتەرگەریانە لەم چارەسەرانە لای خۆمان ناکرێت ئەوەی کە لای ئەمە ئەکرێت لە نەخۆشخانەی برینارانی چەکی کیمیایی بەڕێوەبەری گشتی هەڵەبجە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە درێخی نەکردو لەو بوارەیە پزیشکە بەڕێزەکان کاکسەر خێڵ ژمارەیان زۆرە ئەو کەسانی کە بەرکەوتەی چەکی کیمیایی و پێویستیان بەوەی کە بچنە دەرەوەی وڵات بۆی چارەسەر وەربگرن ئەوەی کە زۆر پێویست بکات تقریبان 30 کەس ئەبن بەڵام بەشێکی زۆری لە هەڵەبجەیەکان بەرکەوتەی ئەو چەکەن ڕێژەکە با بڵێن ئەگۆڕێت هەیە زۆر کەیسەکەی ئانیە زەرورە پێویستە ئەمەلیاتی بۆ بکرێت بە نەشتەرگەری بۆ بکرێت بڕاتە دەرەوەی وڵات و بە تایبەتیش ئێستا ئەو کەیسانەی کە هەیە لە چاو سیەکانە با بڵێن ئەو دووگرەفتەمان زۆرە و پێستیش
لە هەڵەبجەیە کاریگەری ئەوچەکە لە چاو لە پێست و لە سیەکانە زیاتر هەیە و نەخۆشی شێرپەنجە توانم بەڵام بەراورد بە شارەکانی کە لە هەڵەبجە تا ڕادەیە زیاترە ئەکرێت ئەمەش کاریگەری ئەوچەکە بێت لەسەر جەستەی هەڵەبجەیەکە. باش کاک سەرخەڵ باسی بە جینۆساید ناساندنی ئەو ڕووداوی هەڵەبجەت کرد. تا ئێستا کە بە جینۆساید نەناسێنراوە ئێمە دەتوانین گلێکە لە کێ بکەین لە نوێنەرانی کورد لە هەرێمی کوردستان لە عێراق یاخود لە کێ؟ وەڵا بەر لە هەموو شت لە خۆمانی بکەین و ئەنجا لە حکوومەتی عێراقی بکەین. ئێمە پێویستە وەک ئاماژەم پێکرد ئێمە ئەبێ وەبەرهێنانێکی سیاسی لە جینۆسایدی هەڵەبجەیە لە جینۆسایدی کووردا بکەین. ئەنی بەشێکی زۆری لە وڵاتانی ژێردەستە بەهۆی تاوانێک کە بەرامبەریان کراوە کە هیچ کام لە قەبارەی ئەو تاوانانە توانم بڵم هێندەی ئەو تاوانانە نین بەرامبەر بە کورد ئەنجام دراوە ئەوانە بوونە خاوەن کیان و دەوڵەتی خۆیان. بەڵام ئێمە وەک گەلی کورد خاوەنی 5 کەیسین کە دادگای باڵای تاوانەکان لە عێراق بە جینۆسایدی ناساندوون. لە هەڵەبجە 2 کەیسمان هەیە، کەیسی کیمیابارانی هەڵەبجە، کەیسی زیندە بە چاڵەکان، کەیسی ئەنفالمان هەیە، کەیسی بەرزانەکانمان هەیە، کەیسی کوردەفەیلەکانمان هەیە و ئێستاشەوە کەیسی شنگالمان هەیە. 6 کەیسمان هەیە کە دادگای باڵای تاوانەکان بە جینۆسایدی ناساندوون. نەمانتوانی ئەم کەیسانە بەرینە مەحفەلی نێودەوڵەتی کاریان لەسەر بکەین، لۆبیان بۆ بکەین بۆ ئەوی ئەمانە بە جینۆساید بناسێنین تاوکو ئێمەش ببینە خاوەن گیانی خۆمان، ببینە خاوەن دەوڵەتی خۆمان. بەڕاستی پێویستە لەوەی کە هەمومان دەست لە ناو دەست حکوومەتی هەرێم بودجەیەکی زیاتر تەخسیس بکات و لۆبێکی زۆر بەهێزی بۆ بکات، خەڵکانی شارەزا لەو مەجالەیە بانگهێشکات لەوەی کە ئەم کەیسانە چۆن ببینە دەرەوە و چۆن کاریان لەسەر بکەین لە پەرلەمانی ئەوروپا لە ئەمریکا بۆ ئەوی بە جینۆسایدیان بناسێنین. زۆر زەرورە پێش هەموو شتێک ئەبێ ئێمە گلەیی لە خۆمان بکەین. ئەنجاکو حکوومەتی عێراقی زەرورە بخەینە سەرخەت و ئەم کەیسانە ببینە دەرەوە بە جینۆسایدیان بناسێنین. وەک ئاماژەم پێکرد بەشێکی زۆر لە وڵاتانی کە کیان نەبووە، خاوەن دەوڵەت نەبوون بەهۆی ئەو تاوانەی کە بەرامبەریان کراوە بوونەتە دەوڵەت و ئێستا سیادەی خۆیان هەیە و پارێزراون. باش کاک سەرخەڵ با بینە سەر ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەش بە پارێزگای هەڵەبجە دەکرێت. هەڵبجەیەکان بە هەمیشەی گلەی ئەوان هەیە دەوترێت ئەوەی کە ئێستا پێشکەش بە هەڵەبجەکان دەکرێت مقابلی ئەو قوربانی نییە کە هەڵەبجەکان داویانە. دەبێت باس لە دۆخی گشتی هەڵەبجەم بۆ پێ بزانم کە وەکو خزمەت گوزاری ئێوەکو هەڵەبجەکان لێ رازین چی ئەڵێن وەکو پێویست خزمەت گوزاریتان پێشکەش کراوە؟ بەداخەوەکە ئاماژەم پێکرد ئێمە لە تاوانێکی میابارانی هەڵەبجەیە کە گەڕاینەوە تەنها خانوویەک بە پێوە نەمابوو، یەک بیناو باڵەخانە لە نەخۆشخانە. تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بودجەیەکی زۆری لە ژێرخانی هەڵەبجەیە سەرف کرد لە ئاوڕۆ و مەجاری ماڵاندا، ینی هیچ بەسەریچەوە نەمابوو. جادە و ڕێگاوبانمان نەبوو، نەخۆشخانەمان نەبوو، قوتابخانەمان نەبوو، تەواوی خانوەکان هەمووی تەقێنرابوونەوە. بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی NGO تا ڕادەیەک هەڵەبجە ئاوادانی بەخۆیەوە بینەوە. بەڵام بەداخەوە ئەو قەیرانە دارایی و سیاسی کەوا ڕووی لە هەرێمی کوردستان کرد لە ساڵی 2014ەوە تاوەکو ئێستا نەک لە شاری هەڵەبجە لە تەواوی کوردستانە بەشێکی زۆری پرۆژەکانی پەکخستەوە بۆ تایبەت لە هەڵەبجەش کە ئەبێ بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە بە چاوێکی جیاوازتر لە هەڵەبجە بڕوانێت و بودجەی تایبەتی بۆ تەخسیسکە و حکوومەتی عێراقیش بە هەمان شێواز. گلەیمان لە حکوومەتی عێراقی هەیە کە زەرورە بودجەی تایبەت بۆ پارێزگای هەڵەبجە دابین بکات و ئاوادانی زیاتر بەخشێتە هەڵەبجە و هەلی کار بۆ گەنجانی ئەم شارە زیاتر بەڕەخسێنێت. بۆیە داوا ئەکەین لە حکوومەتی عێراقی کاری زیاتر بۆ هەسانە پێی ئەم پارێزگا نوێ بکات. کاک سەرخێڵ ئێوە ئەم داوا کاریانەتان گەیاندۆتە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان ڕابردووە؟ بەڵێ تاوای ئەو داواکاریانە چەندین جار لە ڕێی پارێزگاوە وەک یادداشتێک دراوەتە لایەنە پەیوەندیدارەکان. چیان وەڵام داونەتەوە؟ بەڵامەکە ئاماژەمان پێکرد ئەو قەیرانانێک کە ڕوبەڕووی میلەتەکەمان بوویەوە لە ساڵی 2014 بەداخەوە لە ساڵی 2014 هەڵەبجە بوو بە پارێزگا شەڕی داعش ڕوبەڕوومان بوویەوە، قەیرانی دارایی ڕوبەڕوومان بوویەوە، کۆرۆنا ڕوبەڕوومان بوویەوە. هەموو ئەمانە با بڵێن
کۆمەڵە فاکتەرە بوونکەوە گەشەی ئابووری لە هەڵەبجەیە و گەشەی بنیادنانەوەی ئابووری لە هەڵەبجە لە تەواوی کوردستانە بە شێوەیەکی گشتی وەسا بۆیە پێویستە کات بۆ لەمە دووە ئاوڕێکی زیاتر لە هەڵەبجە و هەڵەبجەکان بدەینەوە. باشە کاک سەرخێڵ لە چەند ڕۆژی ڕابردووە قوبات تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پردی ناوەکە بە تەواوەتی بڵێن پردی تەنگی سەید محەممەدی تەنگی سەید محەممەد تاو دەست خۆش سپاس دەکەم ئەو پردەی کردوانێ کە ئەمە یەکێکە لە پرۆژە گرنگەکان دەبێت بزانم ئەم کردنەوەی ئەم جۆرە پرۆژانە و بە دیاریکراویش ئەم پرۆژەی کە کاقوبات کردوێتی چەندێک خزمەت بە هەڵەبجە کات. جارێکە وەک لیژنەی باڵای فیستیڤال وەک بنەماڵە شەهیدێک من جارێکە دەستخۆشی لە جەنابی کاقوبات تاڵەبانی ئەەکەم. ئەو پرۆژەیەکی زۆر استراتیژیە بۆ شاری هەڵەبجە. ئەو پرۆژەیە هەڵەبجە بە گەرمیانەوە ئەبەستێتەوە بە خواروی عێراقەوە ئەمان بەستێتەوە. ئەم پرۆژەیە لە ڕووی ئابووریەوە گرنگی تایبەتی هەیە و لە ڕووی گەشت و گوزاریشەوە گرنگی تایبەتی هەیە. بیرمان نەچێ و ناوچەیە ناوچێکی گەشت و گوزاریە ناوچەیەکە خەڵکی ڕووی لێنن بۆ گەشت و گوزار ئەمان بەسێتەوە بە ڕووباری سیروانەوە بە ناوچەی بەمۆوە دەربەندیخانەوە بۆیە تەواوی ئەو با بڵێن ترانزیتانێکیان لەبری ئەوەی کە ڕێگایەکی دوورتر بپڕن لە ڕێی ئەم پردەوە زووتر ئەگەنە هەڵەبجەوە بە پێچاوانەوە بۆیە دەستخۆشییان لێ یەکەم سواز بە کاقوات سواز بۆ تیمی بەڕێزیان ئەو پردە لە ئایندەیە کە ئەکرێتەوە کاریگەری خۆی هەیە لەسەر بژانەوەی هەڵەبجە و تەنها ئەم پردە نەبوو مژدە ئەوەی شامپیان کە ڕێگای سازانیش ئەکرێتەوە و ئینشەڵا ئەو دەرچەیەشمان بۆ بکرێتەوە هەڵەبجە ڕوویەکی زیاتر با بڵێن کرانەوەکی زیاتری بۆ ئەکرێت لە ڕووی گەشەی ئابووری. ئەو دەواازەی زۆری ماوە بکرێتەوانێت چکە هاوڵاتیانی هەڵەبجە زۆر باسی ئەواکەن و داوای ئەواکەن چکە دەوترێت بە بەکردنەوەی دەواازەی سازان دۆخی ئابووری لە هەڵەبجەدا گۆڕانکاری بەسەردادێت ئەو دۆخە متە ئابووری کە لە ئێستادا لە هەڵەبجە هەیە ڕەنگە بتوانێت ئەوە چارەسەری بکات. بخۆتەزانی هەڵکەوتەی جوگرافیای هەڵەبجە هەڵکەوتێکی تا ڕادەیە داخراوە بووە کەوتەتە گۆشەیەکی چەپەکەوە ئێستا مەرزی شۆشمێتەوەڵە کراوەتەوە بەڕووی هاوڵاتیانە ئەمە تا ڕادەیەک زۆر باشە کاریگەری لەسەر دۆخی ئابووری ناوچەکە هەیە و با بڵێن مەرزی بەمۆمان هەیە ئەمەی سازان مەرزێکی نێودەوڵەتیە ئەمەی سازان بکرێتەوە مەرزێکی نێودەوڵەتی ئەبێت کاریگەری تەواوی لە گەشەی ئابووری پارێزگای هەڵەبجە ئەبێت و چەندین پرۆژە لەو ناوچەیە جێبەجێ ئەکرێت بە سەدان با بڵێن دانیشتوی هەڵەبجە گەنجی هەڵەبجە هەلی کاریان بۆ ئاڕەخسێت بۆیە ئەوە پرۆژێکی زۆر گرنگە زۆر استراتیژیە کە ئەو پرۆژەیە بکرێتەوە بە ڕووی هاوڵاتیانە من دڵنیام گەشەی ئابووری لەم شارەیە زۆر باش ئەبێت و کاریگەری لەسەر گەشەی تاکی هەڵەبجەشە بێت. باش کاک سەرخێڵ باسی کارت کرد. هیچ ئامارێکە لەبەرەستی خۆزانیاری لەبەردەستە سەبارەت بە ڕێژەی بێکاری لە پارێزگای هەڵەبجە دۆخەکە چۆن تێپەڕێ بۆ گەنجانی ئەوێ؟ بێکاری لە شاری هەڵەبجە ئەتوانم بڵێم گەنجێکی زۆر تا ڕادەیەک بێکارن هەلی دامەزراندن کەمە وەک ئەمە گەنجێکی زۆرمان هەیە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن بەسپاسەوە لە چەند مانگی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان 500 کەس وەک با بڵێن میلاکی نوێ بۆ پارێزگای هەڵەبجە دامەزراند بۆیە زەرورە ئاوری زیاتر لە هەڵەبجە بدرێتەوە چونکە پارێزگایەکە تازە کەوتۆتە سەر پێی خۆی هەمومان هاوکار بین لە هەڵسانەوەی ئەم پارێزگایە بەڵێ ئەم شارە تا ڕادەیەک ئەتوانم بڵێم گەنجی بێکارمان زۆرە و پێویستە لە بواری گەشت و گوزارە پێویستە لە بواری کشت و کاڵە ئەم شارە گەشەی زیاتری پێ بدەین. پێویستە وەزارەتی کشت و کاڵیش پرۆژەی تایبەتی هەبێ بۆ گەنجان لەم شارەیە. زۆر باشە کاک سەرخێڵ زۆر سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت سوپاس بۆ تەواوی ئەو زانیاریانی کە لەسەر بابەتە جیاوازەکانی هەڵەبجە ئەمڕۆ لە میادە گرنگەدا بە ئێمەدا زۆر سوپاس بۆ سەرخێڵ غەفار ئەندامی لیژنەی 37مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە کە جەنابی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوانی پرسی ڕۆژبوون دووبارە زۆر سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت ماندوو نەبی زۆر سوپاس بۆ ئێوەش کە تا سەبینەری کورسات نیوز بوون و کاتی خۆشتانە بێ و خواتان لەگەڵ.